خۆشەویستان سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش بێ ئەمڕۆ لە پایتەختی هەرێمی کوردستان و لە هەولێری ئازیزەوە لە یەکێک لە پارکە جوانەکانی ئەم شارە ئازیزە لەگەڵتانە بین بۆی کا قسە لەسەر ڕەوشی پەروەردەی هەرێمی کوردستان بکەین با بزانین سێکتەری پەروەردە سێکتەرێکی هێندە گرنگە کە پێویست بەوە کات گرنگی تەواوی پێ بدرێ با بزانین ڕەوشی پەروەردە لە هەرێمی کوردستانە چۆنە لە چه ئاستێکدایە بۆ ئەوەی کە ئەم سێکتەرە گرنگە هەنگاوێکی باشتر بنێت پێویستمان بچی ئەم بابەتە گفتوگۆکەم لەگەڵ یەکێک لە مامۆستا بە ئەزمونونەکان کە ساڵانێکی زۆرە لە بواری پەروەردەیە خزمەت ئەکات و هەم شارەزای بواری پەروەردەشە ئەوش زۆر بەڕێز مامۆستا شوانی مام ڕەحمان قەشقایە گفتوگۆ لەسەرم بابەتەکە مامۆستا گیان سڵاو لێ بێم کاتەوە باش زۆر سپاس کاتێکی خۆشتر و باشترش دەبۆیەوە زۆر سپاس بۆ تۆ مامۆستا پێم بڵێ چەند ساڵە بەڕێستان مامۆستان چەند ساڵە لە نێو ئەم سێکتەرە گرنگەیە خزمەتەکەن بەڵێ بەنسبەت سێکتەری پەروەردە من تقریبا 21 ساڵە لە سێکتەری پەروەردە کار دەکەم بەڵام لە سێکتەرە جیاجەکانی تریش کارم کردووە پێشووتر لە ڕێکخراوە نەحکومیەکان و ڕێکخراوە نافەرمیەکان بڵێن NGOکان لە کاری خێرخوازی وانە زیاتر ئیشم کردو بڵێ باشە کارکردن لە نێو سێکتەری پەروەردەیە چی بە مامۆستا شوان بەخشیوە من لە سێکتەری پەروەردە خۆم فێری زۆر شت بووم وەکو خۆم بەر لەوەی خەڵک فێرکەم خۆم فێر بووم لە خەڵکەکە من هەموو کادوتمە قوتابیەکان و خوێندکارەکانم ئیلهام بەخشن بۆ من لە زۆر شتی جیاواز بڕاتە 20 ساڵانە من ئێستا 21 ساڵە کە تەدریس دەکەم ئێستاش ساڵانە شتی تازە لە تەڵەبەکانم فێر دەبم باشە ئەم 21 ساڵە ببوورە قسەکەشە پێ بڕم هەر لە هەولێری ئازیزەوە خزمەتە کردووە نانە خێر بێگومان من لەبەرەوەی دەرچووی زانکۆی سلێمانیم کۆلیژی زانست بەشی ماتماتیک ماوەیەکی لە سلێمانی لە سەرکی پەروەردە کارم کردووە نزیک بە 6 ساڵ تقریبا 15 ساڵش لە هەولێر کار دەکەم مامۆستاگیان کە تۆ مامۆستایەکی ئەوە بە ئەزمموی ساڵانێکی زۆر لە بواری پەروەردە و کەرتی پەروەردەیە کارت کردووە لە ئێستای ڕەوشی پەروەردە لە هەرێمی کوردستانە چۆنە بینی تۆ گومانی تێدانی ڕەوشی پەروەردە لە ڕەوشێکی باشانیە وەکو ڕۆژی هەموو بابەتەکانی تری هەرێمی کوردستان من گلیم تەنها لە پەروەردە نیە گلیم لە هەموو سێکتەرەکانی ژیانکردنە لە هەرێمی کوردستان بە هەموو وەزارەتەکانیشەوە بەڵام پەروەردە لە بەرەوەی بەردی بناغی پێشکەوتنی کۆمەلگاکانە لە هەموو ئانوساتێکە بەڕاستی پەروەردە ئەبێ گرنگی تایبەتی پێ بدرێ نەخێر بێگومان گرنگی تەواوی پێ نەدراوە ئەوە نییە تۆ بێی ناو لە پەروەردە بنەی سیستەمی سویدی و سیستەمی خەلیجی و سیستەمی نازەم چ وڵاتێک پەروەردە بەناو پێش ناکرێت پەروەردە بە کردار پێش دەکرێت ئێمە کردارمان نییە لە سەرچ پەروەردە بەجددی ینی شتەکانمان زۆر لە پاشن ئەپدەیتی زۆر تازەمان دێ ڤێژنەکانمان زۆر کۆنن ڕاستی دێ پەروەردە ئاوا ناکرێت پەروەردە بەسچی برسی و بەجلی ڕوت و بۆ شتانە ناکرێت بەجددی لە پاشین لە پەروەردە زۆر بەداخەوە باشە بەداخەوە کە بەم شێوازەیە باست لە بابەتێکی گرنگرت هێنانی سیستمی نەرویجی و سویدی و ئەم سیستمانەی وڵاتە پێشکەوتەکان بۆ نێو سیستمی پەروەردەی هەرێمی کوردستانەوە بەڕای تۆ ئەمە چ سوود و زیانێکیە بۆ تۆ کە سیستمێک لە وڵاتێکی ترەوە ئەهێنیتە ناو هەرێمی کوردستانە و چەندە گرنگە ژینگەیەکی لە باریش بۆ ئەم سیستمە بڕەخسێت لە هەر دەستەکانت خۆش بزەڵی ویستم باسی ژینگە بکەم ئێمە ژینگەی ڕەخساندن بۆ هەلی پەروەردە ئێمە گەر نمونەیەکی زۆر سادە وەربگرین چەند وڵاتێکی جیهانی ئێمە دەبێت ینی سوود لە مێژووی وڵاتان وەربگرین وڵاتێکی وەکو یابان ساڵی 44 دەجەنگی جیهانی دومدا ئەوەی شکستی خوارد لەسەر دەستی وڵاتە زرێزەکان بە تایبەتی ئەمریکا کە بۆمباران کرا بە 2 بۆمبی ئەتۆمی لە هیرۆشیما و ناکازاچی درا یابان ئاڵای سپی هەڵکرد بۆ ئەمریکا وتی من چۆک دادەم بەڵام بەرامبەر بەو جەنگە بەڵام یابان لە یەکشت چۆکی دانەدا لە پەروەردە وعدی بە ئەمریکادا ئەو بەهۆی چەک و تەقەمەنی وڵاتەکەی داگیر کرد بەڵام یابان وعدی بە ئەمریکادا ئەو بە زانست داگیری بکاتەوە بالفعل مامۆستا بە ڕێزەکانی وڵاتێکی وەکو یابان تەختیان لە پشتیان دەبەست دێ بە دێ شار بە شقام بە شقامی ئەو شارە وێرانە کاو بۆ دەگەڕان دەرسیان بە قوتابی خوێندکارەکانیان دەگوتەوە بەڵام ئاگادار بە حکومەتی یابانی یەکشتی کرد پارەیەکی خەیاڵی بۆ پەروەردە تەرخان کرد بەداخەوە ینی ئەوە بووە هۆی بنیادنانی کۆمەلگایەکی تەندروستی پێشکەوتووی پرزانست و پرتەکنۆلۆژیا ئەوەی ئێستا ئێمە دەیبینین لە دنیا باسی هەر شتێک دەکەی یەکەم دەرباسی یابان دەکرێت ئێستا ئەو چاو بچکۆ لە یابانیە جوانانە توانیوانە ئەمریکا داگیر بکەن بەڵام بە عەقڵ بە چەکنا ئەمەیە پەروەردە ئێمەش ئەگەر بمانەوە ژینگەیەکی تەندروست بۆ قوتابی خوێندکارەکانمان بڕەخسێنین زۆر زەرورە احتیمال بە کۆمەڵێک شت هەیە بیدەین مەسەلەن ئێمە بینا سەیری بیناکان دەکەین بینامان وەکو پێویست نییە
نەک بیناکانمان پێویست نیە بەڵکو ژمارە بیناکانیشمان پێویست نییە تەختەی داریشتن فێنکەرە و گەرمکەرەوە پێداویستەکانی خوێندن منهەجی دراسی ڕێزم هەیە ڕێزی زۆرم هەیە بۆ هەموو مامۆستا هاوپیشەکانم مامۆستاکانیشمان لەگەڵ کارگێڕەکانیش ئێمە ئەبێ سیستەم هەمووی چاک بکرێت دواتر سیستەمی وڵاتان بۆ من ناکا هیچ ئەگەر من شتەکان وەکو وڵاتەکان بڵێن ئامادەکاری تێدا نەکرابێ وڵاتێکی وەکو تۆ باسی سیستەمی سویدی دەکەی قوتابیەکیان خوێندکارێکی سویدی 3 ساعت و 4 ساعت لە مەکتەبەکەی خۆی نابێ بەڵکو لە 8:30 بەیانی لەوێت تا 4:30 وانە ینی نزیکەی 8 ساعت لەو شوێنەیە دواتر ئەو تەنها بە ئەبستراچی بە وشتی بابەتەکان ناخوێنێ بەڵکو بابەتی زۆر تەرفیهی خۆشی تێدا ینی پێم وایە قوتابی خوێندکاریەکانی ئەوێ حەز دەکەن بچن بۆ فێربوون بەڵام هی ئێمە کە باسی مەکتەب دەکەی خواخواتی لە بن بەتانەکە بەیانەکەی لە ناو جێگاکە نێتە دەرەوە بۆی نەچێ بۆی لەبەرەوەی پێی وایە ژینگەکە ئەو ژینگەی نیە کە ئەو دڵخوازێتی باسی لە بابەتێکی گرنگ کردوتت لە وڵاتانی دەرەوە خوێندکار حەز بەوە کات ئەو ڕۆژە بێت و بچێت بۆ فێربوون لە وڵاتی خۆمانە خوێندکار بەس پەروەرداکرێ یاخود فێری ژەکرێت بەڕاستیانی ئەوە ببورنیان جێگای پێکەنین لە بەرچی چونکە وەزارەتەکەی من وسا وەزارەتی پەروەردە لە ئەسڵا وەزارەتەکە بێ وەزارەتی پەروەردە و فێرکردن بێ ئێمەوی دیکەن ئێستا فێرکردنە بەڵام وەزارەتەکەشم وەزارەتی پەروەردەیە جاگەر وەزارەت پەروەردە بێ بابەتی پەروەردەیی زیاتر بخوێن بەڵام بابەتی پەروەردەیی من لە قۆناغی ئامادەی ئێستا دەرس دەڵێمەوە لە هەر سێ قۆناغەکە من بۆ نمونە ماتماتیک دەڵێمەوە من زانیوی پەروەردەییم بە خۆم هێناوەتە ناو بابەتی ماتماتیک بیرکاری یعنی بۆ خۆم مەسەلەن لە منهەجەکان بەداخۆ منهەجەکانی مە زۆر قەبەوزرن منهەجی بیرکاری باز دەکەم لەبەری بڵین سپۆرەکەم بابەتی بیرکاریە هیچ ساڵێک پۆلی 10 پێم وانی هیچ مامۆستایەک لە هەرێمی کوردستان بتوانین منهەجی پۆلی 10 زانستی تەواو بکە لەبەری منهەجەکە هێندە زۆرە خۆی کات خۆی 6 دەرس بوو ئێستا کردوانە بە 4 دەرسیش ینی بە دەرسیش فریان ناکەوی نە بە دەرسەکە نە بە شەشەکە بە هیچی فریان ناکەوی من لەگەڵ مامۆستای پسپۆری سەروی خۆمەوە کە مشریفەکانیان پێدەوتن ئەو کاتی کە قسەم کرد ڕۆژێکیان لەگەڵ وتم مامۆستا جان من کێشەم هەیە لەگەڵ ئەو منهەجە وتی کێشەکە چییە وتم من ئێمە دوو وەرزە وتم لەوانەیە بەس وەرزیەکەم لە هەموو ساڵەکە بتوانم بڵێمەوە وتی قسەکە تەواوە 100% بۆی مامۆستای گەگەر بێوێ زەمیری وجدانی خۆی مرتاح بکە بۆی منهەجی پۆلی 10 زانستی باز دەکەین باش پۆلی 11 و 12 باز ناکەین بۆی بتوانێت منهەجی پۆلی بە کاملی بیگەێنێ بۆ خوێندکارەکە بۆی دەڵێم خوێندکار چووکە پۆلی 10 خوێندکارە باشە بۆی دەڵێم خوێندکارەکە بەدەر لە تحیز حزبایەتی پۆلی 10 خوێندکارە بۆی منهەجی پۆلی بە کاملی بخوێنێت بە تەکید گوتی منیش پێویستم بە 2 ساڵە بۆی بیڵێمەوە کاتە بزڵ قسەکەی بری کرد یعنی ئەوانەی کە هەساڵ منهەجیان داناوە ئەبێ منهەجەکە لە ئاستی قودرەت و توانای هەم خوێندکارەکە بێ هەم کاتە زەمانیەکە بێ ئەو کاتێ فریاوە دەکەویان فریان ناکەوێت کە مامۆستا بەڕێزەکە بیڵێتەوە لەبەر شتەکان بەڕاستی لۆدێکی زۆر قدرەتێکی زۆر هەیە بەڵام ئەو لۆدە زۆرە توانێت ئەو قدرەتەی نچکە فریایە ئەو منهەجە زۆرە ئەو سیستمە زۆری کە بۆ خوێندکار دانراوە لە ماوەی ئەو چەند مانگی خوێندنە بە تاواتی خوێندکار فێر ناکات و پەروەردە ناکات لەو بوارەوە فێری ناکات بەڵام من لێرەیەکشتی پەروەردیشم بۆ باس کردی بەڵام باسم نەکرد کە چییە مەسەلەن من هەموو هەفتان یەک لە دەرسەکانمان مەسەلەن 20 دقیقەی ئەخیر یەک لە دەرسەکان ئەکەم بە دەرسی مناقەشەی بابەتی فکری دووشت ناهێنێ ناو بابەتی منهەجی لەبەرەوەی خۆمان دەزانین وڵاتەکەمان دووشت تەشەنوجی پێ هەیە یەکیان بابەتی بڵین حزبی یەکیان بابەتی ئاینیە تەشەنوج لە دووشتە دروست دەبێ ئەویتر هەر بابەتێکی زانستی و پەروەردەی بێ ئێمە لەگەڵ خوێندکارەکان هەفتەی پێشتر بڕیاری لێ دەدەین ئێستا خوێندکارەکانم گیان لێ لە قسەکان لەبەر دەزانین کەوامان کردووە هەفتەی پێشتر بڕیاری لێ دەین بۆ هەفتەی ئایندا کامێک لە خوێندکارە خۆشەویستەکان جا کچەکانم بن چ کوڕەکانم چکە کەسیان بەناوی خۆیان بانجان ناکەم من پێی دەڵێم کچەکەم کوڕەکەم ئاوە بانجان دەکەم کچەکەم بێت چ کوڕەکەم بێ پێڵێم بۆ هەفتەی ئایندا لە کۆتا دەرسی هەفتەمان چێ بابەتێکمان بۆ ئامادە دەکەی یەکیان ئەبێ بە پێشبڕکێ لەسەر بەڕاستی ئەین تەڵەبەکان زۆر حەزیان لەو بابەتانەیە ئەبێ بە پێشبڕکێ لەسەر هەڵبژاردننی بابەتێک بۆ خۆی بۆی بێتە سەر ستێجی پۆلەکە و ئەو بابەتە تەڕحکات دواتر خۆشمان بە تەڵەبەکان ئەڵێن بۆی لە هەفتەی ئایندا مناقەشەی بابەتەکەی شتێکی فکری جوان دروست دەکەن لەناو تۆ خۆت لە هەستکردن بۆ بەرپرسیارەتی بەرامبەر بە ئەم سیستەمە هەڵساوی بەم کارانە زۆر ئەمەی بە من نەوتووە سیستەمەکە من بۆ خۆت لە سۆنگی بەرپرسیارەتی خۆتەوە ئەمەد کردووە یەکشتی تریش حەزم لێ نمونێشکەی زۆر سادەترت پێ بڵێم زۆر بەلامۆ گرنگە بۆی ببێت بابەت بۆ هەموو مامۆستایەکی بەڕێز من حەدم نییە نسحەتیز مامۆستایەکەم هەمویان لە من پرۆفشناڵترن من گومانم لەوەدانە دڵسۆزتریشن بەڵام حەز دەکەم ئێمە سوود لە تەجروبەی یەکتر وەربگرین من ئەو خوێندکارە تازانی کە دێن بۆ خوێندنگەکەمان لەوانەیە هەفتەی یەکەم دوو هەفتەی یەکەم کە کیویزێکیانەکەم یان تاقیێنەوەکیانەکەم لەگەڵیان بم لە پۆلا چاودێریانەکەم وەکو چاودێری سەر خوێندکارەکان بەڵام
لەوی بەدواوە فێریان دەکەم کە بەبێ من تاقیکردنەوەکانی خۆیان بکەن. خوێندکارە ئەزیزەکانی من هەمویان ئێستا گویان لە منە. من هیچ کات لە تاقیکردنەوە بەدیار خوێندکارێکی خۆم ڕناوەستم بزانم ئایا ئەو خوێندکاری من گزی لە من دەکات گزی لە من ناکە. چۆ بەڕاستی بێمتمانەبوون لە بینی مامۆستا خوێندکار شتێکی زۆر ناشرینە. من قەنەعاتێک و متمانەیەک و بڕوایەکی وای لا دروست دەکەم کە تۆ ئەو کەسێک کە ئەبێ ئاوا پەروەردە بکرێت نەک فێر بکرێت چکە فێرکردن جیاوازە لەگە پەروەردە. ئەوەیە پەروەردەی کە ئێمە باس دەکەین. پەروەردەی تەندروست لەوەیە زۆرێک لە بەڕێبەرەکانی ئێستا توان شادیوە لە بۆ من بدەن کە چیم بۆ خوێندکارەکانم کردووە کە چۆن بەبێ من زیاتر لە 2 پۆل و 3 پۆل لە قەعایە کراون تاقیکردنەوەی خۆشیان کردە بەبێ یەک کەس بەدیاریانەوە. دەستە خۆش بە مامۆستا بێگومان پەیوەندی نێوان خوێندکار و مامۆستا پەیوەندیەکی زۆر گرنگە کە ئەو متمانەی کە تۆ باسی لێوە کرد گرنگە لە بینی خوێندکار و مامۆستایە دروست کرێ. مامۆستا باست لە هەندێک خەمی ناو سێکتەری پەروەردە کرد کە بەداخەوە خەمی هەریەک لە ئێمە چونکە دوجارنەوەکانمان لە نێو ئەم سیستمەیە پەروەردە ئەکرێن و فێر ئەکرێن. مامۆستا پێم بڵێ چی بکرێت بۆ ئەوەی سێکتەری پەروەردە هەنگاوێک بەرەو پێشەوە بچێت هەنگاوێکی باشتر بنێت لەم ڕەوشی کە ئێستاتیایەتی. بەڵێ ئەگەر وەکو ئیشکردن بڵێ ئیشمان زۆر دەوێت. ینی ئەوە نیە بڵێ بە دقیق و دوان من بتوانم ئێستا بۆ باسکەم ئەگەر یەک لە بابەتەکانی سێکتەری پەروەردە وگرین بۆ من ئەگەر بینە سەر وەکو تاکی وەکو مامۆستا چکە محور تەڵەبا محورە بەڵام مامۆستا گەیەنەری بابەتەکانە. من خۆم کە چوومە سێکی پەروەردە بڕوات هەبی هیچ کولێکی پەروەردەیم نەبینی هیچ ئەزمونێکی پەروەردەییشم نەبوو خولێک ببینی کە دەبووە تەهیل بکرێت من یعنی لە وشەیەکی ئینگلیزی پێڵێن شادۆ تیچ ینی سێبەری مامۆستا ظل المعلم. من ئەوە بەلایانی کەمەوە ساڵێک ببم بە سێبەری مامۆستایەکی بە ئەزمون بۆی خبرە و توانای ئەو مامۆستایە ببینیم کە چۆنە. ئێمە دین چیەکەین مامۆستای تازە دامەزرا ئەینێرین بۆ لادێکان ینی ڕێزمێ و قسەیەکە کەم یانی تۆ لادێکان خەڵکی لادێ ئەبێ ئەەکەی بە تاقیکردنەوە بۆ مامۆستا. ئەخەو مامۆستایە هیچ ئەزموویەکی وایە لەوانەیە ئێستا کەسێک پەروەردەی بێ بڵێ ئەی ئێمە لە کۆلێژی پەروەردە لە کۆلێژی بنیاد لە مەرحەلە 4 تطبیقاتی پێ ناکەین کاکە تطبیقات شت نییە. تطبیقات شدی ئەرزی واقع شتێکی جیاوازە. باشە تۆ ئەڵی لەبری ئەوەی کە مامۆستا بنێرێ بۆ لادێ و گوندەکان چی بکرێت کە مامۆستا ڕابهێنرێت بۆ ئەوەی کە داخڵینە ئەو سیستەمە بێت. زۆر باشە ئێمە بۆ لە سلکی تەندروستی شتێکەکەین. ئەو خوێندکاری کە کۆلیژی پزیشکی تەواو دەکا تقریبا 2 ساڵێک لەناو شار دایدەنێن لە مستەشفاکان تەهیلی ئەەکەن دواتر پێڵێن قڕە و ئەریاف ئەینێرن بۆ لادێ و قەزاڵ ناحیەکان لەوێ ئیشی تطبیقاتەکانی خۆی گەشە پێدەدا. بۆ ئێمە 2 ساڵی یەکەم ئەو مامۆستا بەڕێزەی کە دای دەمەزرێنی لەناو شار چۆ زیاتر مامۆستا بە ئەزمونەکان کەوتونەتە ناو شار ڕێزم ێ بوانی دەرەوەی شار من مەبەستم ئەو مامۆستایانن کە خبرێکی زۆری ساڵانی خزمەتیان هەیە لە بواری پەروەردە بۆ 2 ساڵێک مامۆستاکە لە ناو شار داینانەی وەکو باسم کرد بیکە بە شادۆتیچانی سێبەری مامۆستاکە لەگەڵ مامۆستاکە بچێتە پۆلەکان لە پشتی پشتەوە دابنیشە گوێ لە مامۆستا بەڕێزەکە بگرێت چۆ هەم جوورەی خوێندکارەکان دەبینی هەم قدرەت و توانای مامۆستاکەش دەبینی. دەشکرێ لە 4-5 دەرسێک بدرێ بۆ مامۆستا بەڕێزە. ئێمە کات خۆی لە کۆلێژش هەروە بوو هەر بابەتێک کە باز دەکرات دواتر شتێکمان هەیە و بەنای مناقەشە و مامۆستا بەڕێزەی کە معیدیان پێدەگوت دەهات لە دوای مامۆستای پسپۆرەکە دەهات کۆمەڵێ پرسیاری جیاوازی بۆ ئێمە شیکار دەکرد یعنی ئێمەی فێر دەکرد چۆن پرسیار شیکارکەین. ئەکرێ بابەتی شیکاری پرسیارەکان من کە باسی بیرکاری دەکەم لەوانەیە لە هەموو بابەتەکانی کەش ڕاست بێ بۆم لە کوردی شیکاری ڕاهێنانەکان دەکرێت ئەو سێبەری مامۆستایی کە باسمان کرد لە 2 ساڵە بێ ئەمە ئەرک و واجبەکانی بێ لە ساڵی یەکەمە لە ساڵی دووەمە بخرێتە سەر ستیج بچێتە پێشەوە با ئەو مامۆستا بەڕێزە اینجا چاودێری ئەو کابزانانی ئایا خەڵەکانی چێ نقطەی زۆرفەکی چێ بۆی ئێمە تاکێکی پڕ پەروەردەیی پرۆفشنەڵ لە لادێکانی شۆ بنیاد بنین نەک لە شار ئێمە بەس بین ئیش لەسەر و بابەتانە بکەین. ئێمە ئەگەر بین ئەوانە بکەین چی ئیشمان بە مەکتەبی ئەهلیە هیچ پێویستمان بەمانە نابێت. ئەگەر بێت هەموو تاچێک دڵسۆزانە هەست بە پرسیارەتی خۆی بکە لە ئیشکارەکە. ڕاستیجا ئێستا ئەوە زۆر ڕەنگە خەمیشی لە لای دایک و باوک دروست کرد بێ ئەو دایک و باوکانەی کە باری مادیان زۆر باش نییە ڕەنگە لە خەمی ئەوە بن بڵم ناوەکەم ئەگەر بنێرمە خوێندنگایەکی حکومی زۆر باش گرنگی پێ نەدرێت و زۆر فێر نەکرێت کاتە ئەو ئەگەر بێت و بۆ شوازی تۆ کاری لەسەر کرێ ئەو جیاوازیەش نامێنێت لە بینی خوێندنگای ئەهلەکان و خوێندنگا حکومەکانە. بەڵێ ئەمە یەک لە قسەکانەکە ئێمە کردمان وشما باسی تەهیلی مامۆستامان کرد ئەگەر ناوەکو ژینگەی بینا مەسەلە من بۆ خۆم هەر دەم 2 مۆبایلم پێیان بۆچی بە تایبەتی زستانان تۆ کە دەرسەکان بە تایبەتی لای ئێوارەکەی کە دەرسەکان دوای نیوەڕبنی شەفتی ئێوارە
لە دەرسی پێنجەم و شەشەم وانەیە کە کارەبانامینێ ئەبێ و گڵۆپانە داگیرسێ و لە تەختەکە بدرێ بۆی پرسیاری پێشکار پێ من وێنەشم گوتوی خۆم ینی هەمە لە فەیسبوک خۆشم بڵاو کردوەوە پەروەردە بە نەبوونی کارەبا چۆن بەڕێوە دەچی زۆر ڕاستە دەست خۆش بە مامۆستاشان سوپاس بۆ ئەوەی کە ئەو کاتت بە ئێمە بەخشی ماندوومان کردی ومێدەکەین ئەو خاڵانی کە تۆ باسی لێوەکرێن دە خاڵی قروز نین چێتە بواری جێبەجێکردنەوە بۆ ئەوەی مناڵی هەر یەکەمان لەنێو سیستمی پەروەردەیە بە باشترین شێواز هەم فێر بکرێ و هەم پەروەردەش بکرێ من زۆر سوپاس دەکەم لانەجان زۆر بەخێر بن بەسەر چاو لە سلێمانی و هەتا هەولێر بەخێر بن بەسەر چاو ئومێد دەکەم دەسەڵاتداری هەرێمی کوردستان خەمی پەروەردە بخوا چۆن بیر لە پەروەردەی مناڵێکی خۆت دەکەوێت ئەینێری بۆ دەورەیەکی عسکەری بۆ دەورەیەکی ئەکادمی بۆ دکتۆرا بۆ ماستەر ئاواش بیر لە پەروەردەکردنی تاچی هەرێمی کوردستان پێێتەوە لە کۆتاییدا ئێمە هەمومان خۆمان بە مناڵی ئەو هەرێمە دەزارین چامان لەوێ هاوکارمان بن دەستەکانە خۆش بە مامۆستانمونەت زۆر بێت یەکێکی لە مامۆستا خەمخۆرەکانی ناو سێکتەری پەروەردە دووبارە سوپاس بۆ تۆمان دووم کردی زۆر سوپاس بۆ ئێوەش کاتە چ خۆش